العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين. الحمد لله الذي جعل في كل زمان فترة من الرسل بقايا من أهل العلم يدعون من ضل إلى الهدى ويصبرون منهم على الأذى ويحيون بكتاب الله تعالى الموتى ويبصرون بنور الله العمى. أما بعد، درسي بيشو بحول قوة إخوة جل جلاله باسي بيشكيك ما كل باري عقلاني كان وعصراني كان هروها ناوكانيا شناوي كان هيا هروها أو كتيباني كوا جرينجن لو باروا خزمتيان كردوا خزمتم كردن وهروها تشين سرباسي عقل للزبانة عقل يعني شي بتشوها تايق دي وثمان عين قاف لام أصلك صحيحي قياسية هر لا واتاكيوة كالعين قاف لام بواتاي حبس دي بواتاي حبس دي بواتاي منع دي بواتاي قرت نودي باشان باسي او من كرد ام باسمان لسيت تور كرد هالدي توريكي بريتيلا منهج الاستدلال عند أهل السنة والجماعة كأكتبه لبردستان توريكي تريك بريتيلا نقض أصول العقلانيين كهرديسان ولو كتبه بردستان توريكي تريشي بريتيلا نبذيكي تاريخي لنبذيكي تاريخي لباري درزبوني عقلانيته وعقلانية كان كين ودور كاريجريان شون بوا لجير كاريجري كيبون كاريجريان لسر كي دروس كردوا وأمرو قشتونة توريكي ترك بريتيلا منزلة العقل في الإسلام بيقومان أم قردونا سير سمرة لا سير السمرة ترين شتكاني نيو أم قردونا نشاخ كانتي ناو أسمانية نا أستيركانا نا حساركانا نا ماما نخورة نا الزوية نا الداركانا نا الروباركانا نا شاخكانا نا الرمل خولكانا نا بركانا نا بردكانا سيرتريشتي أم قردونا إنسانا مروف لمروف سيرترينشتي بريتيلا عقلي بريتيلا عقلي هيشتيك نية بقي عقلي إنسان لم قردونا جي سيرو جي تعجبو جي بلكو ريزيش بي بريسترين شد بي رب العالمين فرمي تبارك وتعالى ولقد كرمنا بني آدم براسي رزمان لا آدم زاد قرتوا في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. خوي قولا بهوي نعمتي عقل وإنساني لغير إنسان جاء كردوتوا جال بلوي أم درسانا بريتيلا نقض الشبهات والله دانوي قمانا كان شبهة كان لباري إسلام بويا ببيويستي أزانم زور تركيز وجخد بكينا ولا مسألة منزلي عقل بلي عقل باي عقل إسلام إسلام شون لعقلي الرواني شا منزلتك هي الإسلام أو باسيك آمادة كراوة بريتيلا مقدمة لباري عقل ولغة وصلاحا باشا بريتيلا فضائل عقل شن فضل دارة لقصي علماء حكما كان إسلام حديث كان آية كان لو باروا هاتون شون لعقل يروانيوة إن جاهاتو تسال
مەسەلەی منزیلەی عقل لەو پای عقل لە ئیسلامە ئەنجا دێتە سەر ئەوانەی کە ئەیانەوێ عقلکەنە حاکم بەسەر نەقڵەوە چۆن لەسەر چه ئەساسێ کوردویانە و هەڵوەشانەوەی ئەو ئەساسی ئەوان دایاناوە چۆنە بێ دوایش بە حەول و قوتی خوا ئەگاتە دەستان ئەگەر خوا ئاسانی کە ئینشاءالله بۆیە ئێرە زوبدە و خولاسەی ئەوەتان پێ ئەڵێین لەم دەرسە ئەگەر تەواو نەبوو دەرسەکەی دوای ئەوش ئینشاءالله تعالى بە کورتیەکەی ئەڵێین عقل ئەو شتەیە کە ئینسانی پێ فەضڵدار کراوە يعني مرۆڤ بۆچی فەضڵدارە بۆچی مرۆڤ فەضڵدارە بۆچی خوای گەورە تبارك وتعالى فەرمێ إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان بۆچی ئەم ئینسانە توانی حملی ئەم ئەمانەتە بکە ئەم ئەمانەتە بگرێتە ئەستۆ بۆچی بۆ ئینسان عقلی هەیە بۆیە غەیرە ئینسان نەهات ئەم پەیامە بگرێتە ئەستۆ ئەمەش بریتێ لە فەضڵ و پای عقل کە زیاتر ڕەنگەداتەوە و دەرەکەوێت طبعا ئەو خەڵکانەی کە هاتن باسی پلۆپایی عقلیان کرد بوونە سێ بەرەوە چەند بەرە؟ 2 یا 4 3 بەرە بەرەی یەکەمیان ئەوانن کە بایەخ بۆ عقل ناهێڵن عقل بێبایەخەکەن حسابی بۆ ناکەن بۆیە لە عەقیدەیان لە باوەڕیان لە تەسەڕوفاتیان لە مەنهەجیان شتانێکەکەن زۆر دژە لەگەڵ عقڵە ئەمانەش بریتین لە وڵاتی متەسەویفە و هاوشێوەکانیان کە حەقلیان بێبایەخ کرد و حسابیان بۆ نەکرد و ئەو هەموو ئایەت و حەدیثەی هاتووە لەبارەی جوڵاندنی عقل بەڵکو قورئان هاتووە ئیسلام بۆ کێ هاتووە دینەکان بۆ لای کێ هاتوون بۆ خاوەن عقلەکان نهاتوون بۆ خاوەن ژیرەکان نهاتوون بەڵێ بۆی عقلی خەڵک بجوڵێن ئەگەر بە عقلیش نەبێ حەقیقەتی ئیسلام چۆن دەرکەوێ یعنی بۆ نمونە کەسێک قەناعەتی پێ بکەی ئیسلام ڕاستترە لە دینەکانی تر بەچی قەناعەتی پێ بکەی ئەگەر عقل نەبێت طائفەیەکی تر هاتن عقلیان زۆر بەرزۆ کرد عقلیان کردە حاکم وتیان عقل قازیە هەر شتێک ئەو حکمی لەسەر نەدا بەتاڵە هەر شتێکیش ئەو حکمی لەسەردا ئەوە تەواو وتی تەواو تەواو وتی تەواو نییە تەواو نییە وتمان لازمی ئەم قسە چییە هەدەی دەرسی پێش و بزان کە تەحزیری کردووە وتمان لازمی ئەوەی کەوا بڵێ عقل حاکمە بەسەر نەقڵە هەرچی عقل بڵێ تەواوە هەرچی عقل نەیڵێ تەواو نییە لازمەکەی چییە نازانن لازمەکەی ئەوەیە کەوا ئیتر هاتنی پێغەمبەران زیادەیە مادام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شتێکیش بفەرمێ ئەبێ ئێمە بیدەین لە تەرازوی عقل مادام قورئانیش بیفەرمێ ئێمە بیدەین لە تەرازوی عقل ئیذەن هاتنی پێغەمبەری خوا زیادەیە هاتنی قورئانی چییە زیادەیە وتمان ئەرک قورسکردن و زیادە مەسروفیشە وانە ئەگەر لەسەر بۆچوونەکەی ئەوان بێپەنا بخوا طائفەی سێیەم کە دائیمەن لە هەموو شتێکە چیان گرتووە وەسەتیان گرتووە وەکو رب العالمین وەسیانەکە ئەفەرمی وكذلك جعلناكم أمة وسطا يعني شي عدلا يعني ايوه امتيكي وسطوا دهتقرن كأهل سنة جماعة بن وتيان عقل خاوني ريزة خاوني قدر يكي قلي قولي بلام قدر داري وبريزي عقل بو معنا نايا يتر النقل زايكين قرآن وسنة لجير بيبني بلين هرشي عقل نيوتو نابت هرشي عقل وتويتي او الطواو لسينا بدين بوي بلكو وتيان بز بيبو شرفي عقل كقرآن هاتوا آياتكاني تشيروككاني أحكامكاني همي بو هاتوا خلقي عاقل بيري ليبكاتو أو تاني قرآن فرمي وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون أمثال كان القرآن بو هينينو بو خلق بو بيري ليبكانو فقصص القصص لعلهم يتفكرون تشيروكان بيجروا بو بيركنوا إذن قرآن أمثال كاني تشيروككاني أحكام كاني بو كاتوا بو خلقي عقل هاتوا بو يوتيان قرآن ريزي العقل قرتوا حديث ريزي العقل قرتوا بلام ريز قرتن العقل وقدر داري عقل بو معناه عقل بيتحاكم بسر نقل
ئەتوانین خاڵ بە خاڵ بیژمێرین و بیسەلمێنین پلەپایی عەقڵ لە ئیسلامە چەند گەورەیە بۆیە خاڵ بە خاڵ ئەڕۆمە سەری. خاڵ یەک ئەوەتانەیە کە خوای گەورە تەبارەکە وتەعالە ئەم پەیامەی داوەتە سەرشانی ئینسان. ئەمە خۆی بۆ خۆی ڕێزگرتنە لە عەقڵی ئینسان لە ناو بوونەوەرەکانە. قورئانی بە بوونەوەرێکی تر نەدا، بەخشەیە ئینسان و ئەم ئینسانی پێ شەرەفمەند بوو بە هەڵگرتنی پەیامی خوا کە قورئانە. هەروەها خاڵی دووەم هەر لە یەکەم ساتەوە ڕێزی عەقڵ لە ئیسلام دەرەکەوێت، هەر لە یەکەم ساتەوە. یەکەم وشەی قورئان چییە؟ اقرأ باسم ربك الذي خلق. اقرأ باسم ربك الذي خلق. بەو شەی ئیقرا دەست پێەکە. ئیقرائیش لەگەڵ عیلمە پەیوەندی تون و تۆڵیان هەیە، لەگەڵ عەقڵە پەیوەندی تون و تۆڵیان هەیە. مرۆڤێک عەقڵی نەبێ بۆ چی بخوێنێتەوە؟ چۆن بخوێنێتەوە؟ چی بخوێنێتەوە؟ چۆن لێی حاڵی ببێ و لێی تێبگا؟ فبۆیە هەر لە سەرەتاوە گرنگی و کاریگەری عەقڵ لە ئیسلام ڕەنگی داوەتەوە. هەروەها العقل مناط التكليف، يعني لإسلام عقلي كردوتا ضابطك ياسايك بۆ ئەوەی بە کەسێک بڵێ تۆ خوای گەورە فەرمانەکانی ئەبێ جێبەجێ بکەی عەقڵی داناوە بۆەوە. یعنی نیشانەی چی؟ بە چ نیشانەیەکەوە من مەأمورم فەرمانەکانی خوا جێبەجێ بکەم؟ ئەڵێن عەقڵ. هەر کەسێ عاقڵ بێ ئەبێ فەرمانەکانی خوا جێبەجێ بکات. لەو جێ بڵێ مام موسا ئەوە نییە ئەڵێن باڵغ بوون، ئەوە نییە باڵغ بوون دانراوە، ئەزان بۆ باڵغ بوون دانراوە لەبەر ئەوەی عەقڵ شتێکی معنەویە، هەستی پێ ناکری. عەقڵ شتێک نەدەسی لێ بدەی بزانی گەورەیە گچکەیە زۆرە کەمە. هاتن علامەیان دانابووی، وتیان باشترین علامە بۆی دەرکەوێ ئەو کەسە گەشتوتە عاقڵ بوون و عەقڵی گرتووە و ئیتر ئەو عمرەیە بتوانێ پاک و پیس بکا و چاکە و خراپە بکا بە تەواوەتی، وتیان بریتێ لە باڵغ بوون. واضحە؟ بۆچی باڵغ بوون دانراوە؟ لەبەروی باڵغ بوون نیشانەی عاقڵ بوونە. عەقڵێک کە ئیتر ئەحکامە شەرعیەکان داوای لێ بکەی، تەکلیفی لێ بکەی، بڵێ جێبەجێیکە. ئەم خاڵە یەکێکە لە هەر خاڵە جەوهەریەکان لەسەرەوەی عەقڵی ئیسلامە زۆر گەورەیە. یعنی ئیسلام نوێشکردن فەرز ناکە لەسەر ئەو کەسە حتا تەمەنی ئەگاتە تەمەنی باڵغ بوون، تەمەنێکە ئیتر بتوانی پێی بڵێ کەسێکی عەقڵە. هەر بۆیە شاطبی عزی کوڕی عەبدوسەلام وغير أوان رحمة الله عليهم إجماع علماء نقل كان لسروي كإنسان داوي لنا كري حتى وكو عاقل نبيت. بلقش طبعا بلقش لسروي كوا عقل مناط التكليفة، يعني تكليف لكس ناكري تاوكو كسكنقا تبلي عقل بون. حديثي غامدية وغير أو كاتيك أيهنن بلاي بيغمري عليه الصلاة والسلام مع عز عليه زینای کردووە، ڕسوولی خوا پشتی لێکا هەم دیسانەوە داوای لێکاتەوە، حەدی خوای لەسەر جێبەجێکا پشتی لێکاتەوە، داوای لێکاتەوە پشتی لێکاتەوە، تا 4 جار شایەتێدا لەسەر خۆی کە زینای کردووە. ئەوسا ئەفەرمێ عەقڵی چۆنە؟ کەیف عەقلوه عەقڵی چۆنە؟ لای خۆیەتی، یعنی وەکەئەنەهو ئەگەر بێت و لە حاڵێکە ئەم کارەی کردبێ و بۆ نمونە سەرخۆش بوو بێ یا بە سەرخۆشیەوە ئەڵێ بە سەرخۆشی لەسەر خۆی ئیعتراف کا بڵێ زینام کردووە، ئەو ئیعترافەی حساب نییە، چونکە کەسەکە سەرخۆشە، عەقڵی لای خۆی نییە. کەواتە سێ عەقڵکان چەند گرنگە لە ئیسلامە. هەروەها هەر لەبەر عەقڵە تەماشاکەی علي رضي الله عنه فرمي الجملة في غمري خواب فرمي عليه الصلاة والسلام رفع القلم عن 3 قلم القراءة ولا سرسيكس يكي كان وعني المجنون حتى يعقل أبو نصة حتى يعقل ولا سرشتاوك وعاقل بيت. أم قلم جل القراءة قلمي ثواب وعقابة يا بس قلمي عقابة ها هذا شو زهر دوكيان كيسر أو رأيه بس عقابة دليل. أحسنت. بيغمري إخوة عليه الصلاة والسلام أفرد قلت يا رسول الله
آية أمن الله حجي بوها فالمي نعم ولك أجره حجي بوبك وأجرك يجبوتوي لو الصريحتر وواضحتر تيا بيغمر إخوة فرمي عليه الصلاة والسلام أفرما من امرئ تكون له صلاة بليل يغلبه عليها نوم إلا كتب له أجر صلاته وكان نومه عليه صدقة لما يجواز في غمر إخوان فرمي عليه الصلاة والسلام من مرض أو سافر كتب له ما كان يفعله صحيحا مقيما هل كسي نخوش كوديا سفري كرد أو لكاتيك مقيم بوا لكاتيك مقيم بوا مسافر نبوا أجري أو كاتب بو أنسري فبويا كابرا كاتي خوتو قلمي لسر هالقيراو قلمي لسر عن النائم حتى يستيقظ بوشكو عقلي لا يخوي نماوا كشي أجركي بو أنسري كشي أجركي بو أنسري هروها برزان لا قولي عقل أو آياتي كأفرمي ولا تؤتوا السفهاء كما تواني بك يتبلغبوا أويك تكليف مرجع ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما وارزقوهم فيها واكسوهم وقولوا لهم قولا معروفا أو وابتلوا اليتامى يعني واختبروا اليتامى أفرمي باركانتان مدن باكي سفي يعني عوي عاقلنية سفيه أجر تعريفك بكردي حسكن بزانجية أو كسي كرد خمان الله زلر وقازنجي خوي نزاني لا عربي بيرن سفيه نزيك لكردي نزيك لجيل ولا جمجة ولا روتان كو كسي زلر وقازنجي خوي نزاني بيوتر السفيه فرود قال فريم مالا كان تان مدن بدس كسي كو زلر وقازنجي خوي النازان بولا بروي عقلهن كامل نبو عقلهن قرتوا بطاوتي هروها لو بلغاني تر كا يا بابلم لو شتاني تر كوا فلو باي عقل درخ على الإسلام أو تانية يكيكلا الضرورات الخمس يكيكلا الضرورات الخمس بينزلوا لتك يكيكان شيء بريتلا حفظ العقل بريتلا حفظ العقل بارستني عقل لم بيناوا إسلام پەرژینێکیشی دروست کردو لە دەوروبەری عقڵە هەر شتێک نزیک بێت و لە عقڵ ڕێگەی لێگرتووە حسی بێ یا معنەوی بێت پەرژینێکی لە دەوری عقڵ دروست کردووە هەر شتێک نزیک بێتەوە لە عقڵ کاریگەری خراپی لەسەر دروست بکە قەدەغەی کردووە حسی بێ یا معنەوی بێت طبعا شەرع لە دوو ڕوانگە و عقڵی پاراستووە لە ڕوانگەی مانەوە یا بوون و لە ڕوانگەی نەبوونەوە لە ڕوانگەی بوونەوە هەر شتێک ئەم عقڵە گەشا پێەکە زیادی ئەکا ئەی بوژێنێتەوە ئەمری پێ کردووە فەرمانی پێ کردووە داوای کردووە هەر شتێکیش ئەم عقڵە لاوازەکە بێهێزەکە کاریگەری خراپی لەسەر دروستەکە ڕێگری لێ کردووە لەوانە ئیسلام حرامی کردووە بدەی لە کەسێک بدەی لە سەری ئەگەر داد لە کەسێک و عقلی تێکشو مثلا داد لە کەسێک داد لە سەری عقلی تێکشو عقوبەکەی چیە لە ئیسلام یەک خوێنی کامڵە يعني الزلامة بكوجي لإسلام أما أيلام باتفاق هم أهل علم سلفا وخلفا لسلمكوك دي سيري منزلة عقلك لإسلام بدي لكسيك عقلي لدزا وكوايا كشت بيتد خيني كسي بيكوجي چانك صدو اشترى أجر بيتو عقلي لدزا كابرا الساعة قسلي بس عقلك لدزا خينكي بابلم ديكي چانك خيني كامل وكوايا كشت بيتد وەکوایە کوشتێتت دیتانە چەند عقڵ چەند گەورەیە بۆیە ئەم باسانە وەڵامی شوبهەیەکە خۆی بۆ خۆی ئەو ژەوەتانێ ئیسلام بایەخی بە عقڵ نەداوە ئەمە خاڵەکانی وەڵامدانەوەیەتی ئایەت و حەدیث و ئینشاڵڵا زۆرە بیسن زۆرە بیسن لە زۆر زیاتر چووکە کاتەکە بوار نادا باسی هەموو ئەوە بکرێت کە هەیە لەو بوارە مشتێکە لە خەرمانێک هەروەها ئیسلام نەهی کردووە لە هەر شتێک تەئسیرەکە لە ئیشی عەقڵ بۆ نمونە مەی خواردنەوە بۆ حرامی کردووە مخدرات بۆ حرامە لەبەروی تەئسیر لە عەقڵەکە هەمووی خزمەتی لەبەر خزمەتی عەقڵ حرام کراوە
ئەکاتان لێ عەقڵ چەند گەورەی لە ئیسلامە. رب العزة فەرمێ ئەیها الذين آمنوا إنما الخمر تاوية فەرمێ رجس من عمل الشيطان فاجتنبوه. مەی پیسە ئیشی شەیطانە مسلمانە نزیکی مەبنەوە بۆیە ناونراوە خەمر یعنی چی؟ ئەبووی بە خیمار و ترێ خیمار لە بەرۆی دەموچاوی ئافرەتدا ئەپۆشێ. هەر بۆیە خەمر عەقڵدا ئەپۆشێ. مادەم عەقڵدا ئەپۆشێ ئیسلام عەقڵی زۆر لا گەورەیە. ئەگەر عەقڵی خۆت دابۆشی عوقوبەت هەیە. دوای باسی ئەوەشەکەم ئینشاء الله تعالى. بۆیە بە هەر لە هۆشچوونێک ئینسان لە هۆشی لای خۆی هۆشی خۆی بباتەوە بەدەستی خۆی ئەمە کارێکی حرامی کردووە. هەر بۆیە هەنێک لە ئەهلی عیلم پێیان وایە مەی لە هەموو شەریعەتەکان حرام بووە. هەنێک لە ئەهلی عیلم پێیان وایە مەی لە هەموو شەریعەتەکان حرام بووە. هەنێکیش لە شەریعەتەکان خواردویانە دینەکەیان گۆڕیوە خواردویانە لە خودی دینەکەیان حەڵاڵ نییە. کۆمەڵی شاهید و دەلیلیش تێهێننەوە لەسەر ئەم بۆچوونەی خۆیان. هەروەها ئەوەندە بایەخی بە عەقڵ داوە ئیسلام هەر کەسێکیش ئەم کارە بکات دیسانەوە عوقوبە و سزای بۆ داناوە. بێگومان ئەمەش بریتە لە بایەخی ئیسلام بە عەقڵ. هەروەها لە شێوازەکانی پاراستنی ئیسلام بۆ عەقڵ و ڕێزگرتنی بۆ عەقڵ ئەوەتانێ هەر شتێک عەقڵ تێکدا با بە مەیژ نەبێ هەر حرامی کردو وەکو سحر بۆ حرامە لەبەر زۆر سەبەبێکی لە سەبەبەکانی کابراوالەکە بیرۆشی لای خۆی نەمێنێ. هەر بۆیە يخيل إليه أنه يفعل الشيء ولم يكن يفعله أو ولم يفعله وتصورك كابرا اشتكي كردو نشي كردو كواتا عقل تأثير سحر تأثير لعقلك بوي إسلام هات ورقري كردو وكو رسول الله فرمى اجتنبوا السبع الموبقات سحري بلنا وبر ناو فرين خوتان لحوضنا وبركة بباريزن لمورون بو أوشتاني عقل تيكدن دو جوالا حسية ومعنوية أويك حرب برجستي عقل تيكدن أويك معنويا أوي معنوي جو كل شيء كزيادة دوي باسك إن شاء الله لري فكري وشبهة اشتي خراب اشتي نكون جاو بلاو كردنوا عقلي مروف تيكدن لسان الإسلام الريقري لوش كردوا لوش تاني ترك لجوانيا كاني إسلام وآمانج لم درسيش خوي بخوي وخدي دورك جواني كاني إسلام ومحاسن إسلام درخستن ولم زمان براسي زور بيوست محاسن إسلام در بخري ئاشکرا بکرێت چونکە زۆر وتری ئیسلامانیە و هەبێت زۆر هەوڵدەین مەحاسنی ئیسلام پیشان بدەینەوە. باسی مەحاسنم کرد شتێکم بەیاد هاتەوە کتێبێکی زۆر گرنگە لەبارەی مەحاسنی ئیسلامەوە کتێبێکی شێخ ناصر السعدية بریتیە لە الدورة المختصرة في محاسن الإسلام زۆر بنرخە بالأخص گوێ لە شەرحێکی بگری بە دەقیقی شەرحی بکابۆت وبالراسي أو كتابة حقي خويتي خزمت بكري لتشن مجلد شرح بكري كهلا قري والله زور رؤوس أقلامك كرتا لباري جواني كان إسلام هرشي توبة بيرتاتي لم إسلام همي جواني على جيري بداخوا همي من مراندو باسيناك زينا بو حرام علين حرامة نازنين بو حرام مي حرامة علين حرامة دوشت من بيستو دشت من بيستو لسروي بو حرام إسلام برا كان همي جوانا بخوا هەر هەمووی کامەی ئیسلام هەڵت دەیەوە دەیان شتی جوانی لەژێر دەبینیت. گوناحە لەم ڕۆژە کە هێرشێکرێتە سەر ئیسلام و دژی عەقڵە نین ئەم شتە جوانە عەقڵیانی ئیسلام پیشان دەین و بیگیرسێنینەوە و بیبوژێنینەوە و بڵاویکەینەوە بەناو خەڵک. گوناهمان نەگاتی ئەگەر بتوانین و نەیکەین. هەروەها لەو شتانی تر کە جوانیەکانی ئیسلامە والرێزگرتنێتی بۆ عەقڵ ئەوەتانی ئەحکامە شەرعیەکانت بۆ دانا ئەو ساتی ئەڵێ هۆکارەکەیت بۆ باسەکە هۆکار بۆ باسەکرێ لەبەر عەقڵ بۆت باسەکە بۆی قەناعەتت پێ بکە تێتگەیەنێ تەماشا بکە باسی تۆڵە سەنەوەکە ئەفەرمێ وەلەکم فی القیصاص حەیات یا ئولی الئەلباب لە تۆڵە سەنەوە ژیان هەیە ئەی عەقڵەکان لە تۆڵە سەنەوە چی هەیە ژیان هەیە ئەی عەقڵەکان یعنی چی يعني ونبي خواي جورا بلا تولا كرنهم دانا وطاو بيتانا له هو كاركي شيء هو كاركي أو تاني كاتي كوا كسيك دسي برس كرده وكسي بكوجي بيرة كاتو بياني دسيج برس كرده خويشي أكوشن أو ساد دست أجري الله شاب ظلم زور حزكا بتكوشن ظلم خريكة أجري بتكوشن
بەڵام مەترسم خۆم بگژنەوە قەیناکە. بۆیە من ناڵم ئەگەر بێت و ئیسلام تەطبیقەین ئیتر کوشتن لەسەر ئەرزە نامێنێ، بەڵام مقارنەیەکی لە شوێنێک کە ئیسلامی تیا تەطبیق ناکرێ بە لە بەراورد نایەت. هەر بۆیە گوێم لە سەرۆکی قازیەکانی یەکێک لەو وڵاتانە بوو کە شەریعەتی تیا تەطبیقەکرێ، ئەیود نزیکەی 30 ساڵە یەک حەدی خوامان تەطبیق کردووە لە یەکێک لەو جۆرە حەدەکانیە کە هەیە، ئەیود یەک حەدمان تەطبیق کردووە لەو جۆرە 30 دانە ساڵ. بۆیە زۆر کەس وا ئەزانێ کاتە بوون لە ئیسلام ئەڵێ زیناکە ڕەجمەکرێ ئەوە ئەکوژی یا کەسێک ئەگەر ژنی نەبوو جەڵدەی لێ ئەدرێ یا ئافرەت بوو شووی نەکرد بوو عازب بوو جەڵدەی لێ ئەدرێ. وا ئەزانێ مەیتر هەر کەس بۆ خۆیەتی، وەکو چۆن هەنێک کەس ممارەسەی خراپیان کردووە بە ناوی دینەوە بەڵکو بە شێوازێکی زۆر دوور لە ڕۆحیەتی ئیسلام. بینیوانەمە 4 کەسەوە ئەدەن لە کەسێک و حکمی لەسەر تەطبیقەکەن، وای زانێ مەیتر هەر کەس بۆ خۆیەتی. نەخێر وان نییە، وان نییە. ممارەسەی خراپ لە مێشکی تۆ وای دروستی کردو یا خۆت نیازت خراپ، بەڵکو لە ئیسلامە ما چۆن نەچوونەتە محکەمە بگرە و بەردەی محکەمەتان نەبینیوە. بەرەکانم ئەمە ئیسلامە، ئەم قانونانە زۆرێکی لە ئیسلامەوە هەڵقوڵاوە. قازی ئیسلامیش بەخوا هەروایە، بەخوا قازەیەکی مسلمانیش دابنە، بەخوا قازەیەک دابنە عالم بێ و عالمی ناو عولەماکان بێ، هەرەوە ئیجرائەتاناکە بیهێنە و بگرە و بەردەی ئەکا، شاید بێنە هەدەی گوێی لێ بگرە، جارێکی تاکید کەرەوە تاوەکو ئەنجا ڕەفع کرێ محکەمەی سەروی خۆی سەیری ئەکەن، لیژنەی سەروی خۆی بزانم حکومە تەواو دەرچووە ئایا تەطبیقە کرێ. هەروایە بەڵکو ئەگەر هات و کوشتن بۆ مێ مەرسومی وڵاتی بۆ دەربکرێت، دەوڵەتی بۆ دەربکرێت، مەرسومی سەرۆکی بۆ دەربکرێت. ئەمە شتێک نییە قانونی وەزعی نییە گوانەگەڵن ئەمە قانون وەزعەکان داین و ئیسلام داینەوە. لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خەلیفەکانی هەمیشە بڕیاری نهایی لە جێبەجێکردنی حتا ئەوان دابیانە. قازی بیدا ئەبێ دوای لێکۆڵینەوە وردبوونەوەی تەواو بێ ئەوسا حکومەکە جێبەجێکرێ. على كل بەڕێزەکان ئیسلام کاتێ حکمێک بۆ دانا عیلەکەیت بۆ باسەکە، ئەمە ڕێزە لە عەقڵ، ئەمە ڕێزگرتنە لە عەقڵ. لەوانی تر بەڕێزەکان ڕێگەی داوە بۆ ماوەیەک عەقڵ لەدەست دەی بۆ ئەوەی ماوەیەکی زیاتر بژی، بۆ منە بەنج لە عەمەلیاتە ئیسلام ڕێگەی داوە بەنج بەکاربێنی بۆ لەبەرەوەی عەقڵ زیاتر بژی. چەند لەحظەیەکی کردووە بە قوربانی چەندین لەحظە، چەند سەعاتێکی کردووە قوربانی دەیان ساڵ. واضحە لە کاتێکە بەپێی ئیسلام حرامە عەقڵە دەست بدەیانە، بەنج حرامە یانە وەکو ئەسڵ نابێ عەقڵە دەست بدەی، نابێ هەر شتێک بکەی عەقڵە دەسەدا، بەڵام ڕێگەی داوە بۆی عەقڵ لەبەر پاراستنی عەقڵ. بەڵکو لەوە زیاتریش مەی نەمانوت حرامە، مسڵمانی نەزانی مەی حرامە، ئیسلامەکەتان ڕێگەی داوە مەی بخۆی ئەگەر هاتو ئەترسێ نەفست تێ بچوو. چەند جوانە ئیسلام، یعنی تەسەوڕ بکەن، یعنی ئەگەر ئیسلام دابنن ئەمە قسەی ئیسلامە. ئەگەر هاتو خەریکە نەفست یا ئەچێ بەڵکو یەک دەقەیتر ئەمری بۆت نییە دەم دەیتە قەیمەیەوە بیخۆی، بۆت نییە یەک قەترەی لێ بخۆی. ئەدەی ئێوە پێم بڵێن علمانیەکان و دژدینەکان چیان دەوسن، یان توخوا ئەمە دینە. یە کابرا خەریک نەفسی تێچێ قابلە مەی بخەیتە پێشی عەقڵەوە، ئینسان عەقڵی بخەیتە پێشی نەفسیەوە، کابرا خەریک نەفسی تێچێ ئەمرێ ئەمە دژی عەقڵە، ئەم دینە لەگەڵ عەقڵە ناگونجێ، ئەوسەیان کردە هەرە. ئیسلام ئەواڵێت، ئیسلام ئەڵێ عەقڵت مادام مەسەلەکە تیاچوونی نەفستە بیخە پێشی نەفستە. ئەمش بریتە لە تەرتیبی ضەرورات الخەمس کە یەکەمیان چییە؟ نەفسە. بەڵکو لە پێش نەفسی چییە؟ حفظ الدین. دین ها پێشی چیوە؟ نەفسە. بۆ ئینسان خۆی ئەکاتە قوربانی چی؟ کاتە قوربانی دینەکەی جیهادەکە لە پێ ناوی خۆ. ئەگەر بەعەکس تۆ بوایە دین چییە؟ سەد کوفرت بۆ کەم بەس بم کوژە، وانییە؟ بۆ فەردیش ڕێگەی بەمەداوە چونکە مەسلحەتێکی تایە، بەڵام بۆ جەماعی ڕێگەی نەداوە. لە خاڵەکانی تر بەڕێزەکان ئیسلام فەرمانی کردووە عەقڵ پێش بخەی بە بیرکردنەوە
بە تێفکران تێفکرانەکەیش چەندین بواری بۆ داناوە لەوانە نەفسی خۆت لەوانە گردون لەوانە نمونە هێنانەوە بۆی قیاسکەی مێشکە بجوڵێنی بەڵکو سەیری قورئان کەن 750 شوێنی قورئان باسی تێفکران و تەدەببر و عەقڵ جوڵاندنە 700 و چەند شوێن 750 شوێن 750 شوێنی قورئان بریتیە لە تێفکران بیرکردنەوە بیر جوڵاندن بۆ ئاەتە کەونیەکان و هاوشێوەکانی بەڵکو یەک سورەتی قورئانیە کامل بێ لەبارەی چیوە لەبارەی حکمە ئەحکامێکەوە باسی حکمت بۆکە بەس ئەحکامەکانت بۆ ڕوونکاتەوە ئەمە حەڵاڵە و حرامە یەک سورەت کامل وابێ شتی وامانی لە قورئان ئەمە سورەتمان هەیە و دوانمان هەیە و دەمان هەیە بەتایبەتی سورەتە مەکیەکان کامل بەس باسی چییە باسی بەڵگەی بوونی خواکە بەڵگەی عەقڵی لەسەر بوونی خوا چەسپاندنی خالقێتی خوا پەروەردگارێتی خوا و پەرسراوێتی خوا تەبارەکە و تەعالە دروستکردنی ئەم گردونە و هاوشێوەکانی زیندوو بوونەوە بەهەشت و ئاگر کۆمەڵێ مەوزوع کە مەبحەسی عەقڵین شتی عەقڵین لەو ئاەتانە کە مشکە جوڵێنێ ئین فی خەلقی السەماوات والأرض واختلاف الليل والنهار بەرزی ئەم ئاسمانە فراوانەکەی چڕێکەی و نزمی ئەم زەویە فراوانەکەی هەروەها ئەو دارە ئەو بەردە ئەو شاخانە ئەو دەشتانە ئەو دۆڵانە ئەو شیوانە ئەو دارانە ئەو ڕۆکانە ئەو بەروبوومانە ئەو ئاژەڵانە ئەو هەموو نیعمەتانەی خوا کەتیایەتی کە جۆرا و جۆرە هەروەها جۆرا و جۆری شەو و ڕۆژ ئەم جارێک کورتە جارێک درێژە و جاری واشەیە یەکسانە بن کە لەم ماوە شەو و ڕۆژ هەردووکیان یەکسان بوون یعنی هەردووکیان شەو ئەندازەکەی چەندێکە ڕۆژش ئەندازەکەی ئەوەندە بوو هەموو ئەمانە لە ئاياتین ئاياتی خوایە تەبارەکە و تەعالە لقوم يعقلون بۆ کەسێک عەقڵی بێ و بیر کاتەوە لقوم يعقلون لآياتي كتير فرمي إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات دروس كردني أرزو آسمان كان شوروش آيات شندين آياتي تيدا لأولي الألباب وأوانيك عاقل وخاوني لبا سنريهم آياتنا في الآفاق آية كان خومان ينبشان دين في الآفاق يعني لا آسوية آفاق شيء سيري بردم خوتك تشيد بيني وآفاق عود دشتنيا سي بردم خوتك وأي بيني لو آسمان فرانا أو بريتي الآفاق آسو وفي أنفسهم لنفسي خوشي أنا آية كان ينبشان دين كامش دواي باسيك هروها وتمان لبواري كيترو مشكا جولين شيء ضرب الأمثلة نمونه هنا نولا قرآن أجر سيري قرآن كي نموني زوري تيا أهين توا نموني زوري تيا شلوسين نمونه هي لقرآن بلكو علماء شندين لعلماء كتابي تايبتي لباري أمثال كان قرآن وكو ابن القيم رحمه الله وكو غيره كدل أرفين برو آسمان أي رفين أي فرين برو آسمان أو نخوش باسي المنا كانت بوكاو شون خوا مخاطب عقل إنسان كانك أربو يفرموا تلك الأمثال نضربها للناس وما يعقلها إلا العالمون أمن منانا يهينين وبو خلق كسيج لي حالينا بليتناغا لينا كولتو لينا فامي إلا عقل كان نبيت علم كان نبي بو يهنيك لسلف بيخوين دايتو أجيريا أقل لي حالينا بويا فرمو بورتغال فرميت أنها على المكان لي حالي بن منش لي حالينا يعني من لا عالي مكاني وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون بوي فكر كانوا بير كانوا بوي فكر كانوا بير كانوا سيري بروردگار كان فرمي تبارك وتعالى سيري بروردگار كان أم قصد درسان يا درسني درست وكوشي وايا كي شاهدين قسم بهذا القرآن شاهدين قسم القرآن سيري خوا سيري بروردگار كان فأتى الله بنيانهم شاهد أبو أقصى
سري پروردگار كن تبارك وتعالى لقرآن فرمي قل هل يستوي الأعمى والبصير آية بينا ونابينا وكو يقوان أم هل تستوي الظلمات والنور آية تاريخي وروشناي وكو يقوان أما قصي لغل كيه قصني لغل عقل قصدك أم جعلوا لله شركاء خلقوا كخلقه فتشابه الخلق عليهم قل الله خالق كل شيء وهو الواحد القهار أنزل من السماء ماء سيك أفرمي آسمان باراني دا باران دوا فسالت أودية بقدرها فاحتمل السيل زبدا رابيا ومما يوقدون عليه في النار ابتغاء حلية أو متاع زبد مثله كذلك يضرب الله الحق والباطل من حق باطل بتشينته أفرمي أو نايا أو لا آسمان باران دا باريني أو سادولو شي وكان أو كان بدولو شي وكان أورون أو ساشي هلا قرن پوشو پلاش شتی سوکو بێنرخ هەڵەگرن ئەوسا تەماشاکەی پوش و پەلاشەکان چیەکەن ئەڕۆن بەڵام چی ئەمێنێتەوە ئەو دارەی لەسەر ڕەگ و ڕشەی خۆی وەستاوە ئەوەی سابتە ئەوەی جێگرە ئەمێنێتەوە کەواتە کامە باتڵەکەی و کامە حەقەکەیە ئەوەی پوش و پەلاشەکە لەگەڵ لافاوەکەی دەڕوا پوش و پەلاشەکە ئەمە بریتە لە باتڵەکە ئەمە بەتاڵ ناحەق ئەمما حەق بریتە لەوەی ئەمێنێتەوە چەسپا و دامەزراوە چەند نمونەیەکی جوانە چەند مێشکە جوڵێنێ چەند شعوری خۆش بۆ ئینسان دروستەکات هەروەها أفرمي ألم ترى كيف ضرب الله مثلا ألا بني إخوان نمونة أهينيتو كلمة طيبة وشيء باق لا إله إلا الله توحيد وكوتي ويا كشجرة طيبة وكدار خرماء أصلها ثابت الرقاكي قايم لا ألزى لا شقيوة وفرعوها في السماء بأسمان شكشيتي أما شي وايا دار خرماء وايا أما وكوتي وايا وكو شيء توحيد وايا خرماش خوي وكو إيمان دار وايا داري خرما وكو رسول الله شبهيني عليه الصلاة والسلام ومثل كلمة خبيثة كشجرة خبيثة اجتثت من فوق الأرض ما لها من قرار ذلك دسر زبي أو قلنا نقري باطلون حقي أو كو وايا هروها بروردگار جل جلاله نمونا ناينتو ليك بوارا نمونا هينيتو البروك ألم ترى كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة نمونا هينيتو بآجلان بروردگار فرمي تبارك وتعالى وضرب الله مثلا نموني آجلان وكون نموني شي نموني ميرولان نموني عنكبوت نموني بعوضاء كفروردگار هينيتو تبارك وتعالى هل وها بروردگار أفرمي الله نزل أحسن الحديث كتابا متشابها مثانية تقشعر منه جلود الذين يخشون ربهم ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله فبويا أمثالنا أخواني توا لم أمثالنا حاليبي أو أم آيات بسرة تطبيق بيت وأم آيات بسرة ديت بوچيش بلغا كان جورا وجورا سيكا الجولين لكون كان بيركيوا لنفسي خوته بيركيوا لا جاري باسي نفسي شمانك لسه باسي إن شاء الله تعالى باسي بنمونا كان بيرتجوليني بوشي شو كم مروفا كان جورا وجورا هم ين عقلنا ليك أستاني وكدواي باسي إن شاء الله تعالى عقلي هم يجوليني بوي بيركيتوا تفكري تراب مني لوش تاني تركا بلغيا لسريزي إسلام بو عقل بعد درسي داتو بي وابزان كاتا كمان طوابو سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وآل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم